هەرچەندە چەند ڕۆژێک ماوە بۆ تەمەنی یاسایی پەرلەمان، بەڵام خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کۆتا دانیشتنی خۆی ئەنجامدا. بەهۆی ناکۆچیە سیاسیەکانیش لەم خولەی پەرلەمان کەمترین پرۆژە یاسا پەسەند کرا بە جۆرێک لە 309 بڕیار و پرۆژە یاسا کە پێشکەشی پەرلەمان کراوە. 30 بوونەتە یاسا، دوانیشان دوای پەسەندکردنیان گەڕاونەتەوە پەرلەمانی کوردستان. بەگشتی لەم خولەدا 7 دیدار و سەردانی پەرلەمانی بۆ دەرەوەی هەرێم کراون. تیادا سەرۆکایەتی پەرلەمان زیاتر لە 20 سەردانیان بۆ پەرلەمانی وڵاتان هەبووە. هەرچی لجنەکانی پەرلەمانتارەنیش 50 سەردانیان هەبووە بۆ پەرلەمانی وڵاتانی بیانی. هەروەها زیاتر لە 200 وەفدی پەرلەمانی و دیبلۆماتی بیانی لەم خولەدا سەردانی پەرلەمانی کوردستانیان. پەرلەمانتارانی هەلبژێررا و هێزە سیاسیەکان لە 4 ساڵی داهاتووی حکمڕانی لە هەرێمی کوردستاندا لە بەردەم ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەدان. پێویستە بە گیانی هەماهەنگی و پێکەوە کارکردن و ڕەچاوکردنی بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەمان ئەرک و بەرپرسایەتی خۆیان ڕاپەڕێنن. بەهۆی ململانەی سیاسی نێوان حیزبەکان، پەرلەمان و پەرلەمانتارانی کوردستان نەیانتوانی وەکو پێویست بە ئەدای خۆیان هەڵبسن، خزمەتی خەڵک بکەن. بۆیە بەشێک لە پەرلەمانتاران داوای لێبوردن لە هاوڵاتیان دەکەن. نەمانتوانی وەک پێویست ئەو مەهامەی بۆی هاتوون پەیمانم بە هیچ کەس نەداوە ئەوە ئەەکەم بەڵام ئەو بەرنامە کارانی کەلیمەشی خۆم و ویستم بۆ خەڵکی کوردستانی بکەم و لەگەڵ هاوڕێکانمە بەڕاستی ظروفە سیاسێکە و ظروفە ئابوووریەکە ڕێگەی بە ئێمە نەدا لەبەرەوەی هەم لە ڕووی سەربازیشەوە کێشەی زۆر گەورە دروست بوو لە کوردستانە وەک پێویست ئەوەی کە ویستمان و ئامانجەی نەهاتێت. بەپێی یاسا دەبێت لە دوای 10 ڕۆژ لە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن دادگای تێهەڵچوونەوەی هەرێم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتی بە تەمەنترین پەرلەمانتار دەست بە دانیشتنەکانی بکات. بەشێک لە پەرلەمانتارانی ئەم خولەش هیواخوازن خولی پێنجەم هاوشێوەی خولی چوارەم نەبێت و دوور بێ لە مزایداتی سیاسی. پەرلەمانتاران پیشەی یانە کاری خۆیان بکەن. گشتیم خولی پەرلەمانی کوردستان بێبەخت بوو بە 3 قۆناغدا ڕۆژ. قۆناغی پێکەوە کارکردن زۆر باش بووین و قۆناغی دابڕان پەرلەمانی تیالەکەدار کرا و داخرا و قۆناغی پێکەوە کارکردن بوو کە ماوەکەی زۆر نەبوو. بۆیە بەڕێی من نەمانتوانی هەدافەکانی خۆمان بپێچین. دەنجی خێرخواز زۆر بوو بەڵام دەنجێکیش هەبوو کە قاعی پەرلەمانی کردبوو بە ململانی سیاسی. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان 131 دانیشتنی ئاسایی و نەئاسایی ئەنجام درراوە. 309 پرۆژە بڕیار و یاسا پێشکەشی پەرلەمان کراون. 206 پرۆژە بڕیار و یاسا خوێندنەوە یەکەمیان بۆ کراوە. 103 پرۆژە بڕیار و یاسا ماون خوێندنەوە یەکەمیان بۆ بکرێت. 33 پرۆژە بڕیار و یاسا بوونەتە یاسا و دواتر دوانیان گەڕاونەتەوە پەرلەمان. هەر لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا 826 پرسیار لەلایەن پەرلەمانتارانەوە ئاراستەی حکوومەت کراوە، بەڵام تەنیا وەڵامی 524 پرسیاریان دراوەتەوە. 302 پرسیاریان بە هۆکاری جۆراوجۆر وەڵام نەدراونەتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.